بەشێک لە عێراقیەکان ئەم جەژنەیان دوور لە خۆشەویستانیان بەڕێکرد بەهۆی ئەوەی شەوی ڕابردوو لە ئەکامی تەقینەوەیەک لە ناوچەی سەدرگیانیان لەدەستدا. ڕۆژی جەژنی قوربانی پیرۆست دوای چەند سەعاتێک لە تەقینەوەکەی بازاڕی میلی وەحیلات لە ناوچەی سەدری خۆراوای بەغداد لە جێی شادی و کەیف کەشی دڵتەنگی و خەم بەغدادی پایتەختی داگرتووە. ڕوخساری جەژن لە شارەکەدا تەنها لە دروشم و چەند ڕەفتارێکی تاکە کەسیدا دەبینرێت. ئەم هێرشە خوێناویە کە ڕێکخراوی تیرۆریستی داعش گرتی ئەستۆ لە وتاری جەژنی بەشێک لە مامۆستایانی ئاینیدا ڕەنگی دایەوە. بە وتەی هاوڵاتیان بەهۆی ناسەقامی بارودۆخی وڵات و کەم تەرخەمی دەستگا ئەمنیەکان زۆربەی تەقینەوەکان لە نزیک ڕۆژانی جەژن و بۆنەکان ئەنجام دەدرێت. لكن هنا هذا المعنى جواد خالسی یەکێک لە گەورە پیاوانی شیعە لە وتاری جەژندا ئاماژەی بەوە کرد هەموو ئەو ناخۆشی و ئاڵۆزیانی بەسەر گەلی ئێمەدا دەهێنرێت وای کردووە خۆشی جەژن و بۆنەکانی لە دڵ و ڕوخساری خەڵکیدا نەهێشتووە. خالسی وتیشی ئەم هێرشانەی ڕوویاندا زنجیرەیە کردەوەی تاوانکارین بەرامبەر گەلی عێراق ئەنجام دەدرێت بۆ ئەوەی کێشە و گرفتی زیاتر لە نێو خۆیدا زیاد بکات. لە ئێستادا شەقام و کۆڵانەکانی بەغداد بە تایبەت لە ناوچەی سەدر لابری ڕازاندنەوەیان بۆ جەژن هەموو گۆڕاون بۆ پرسەی گشتی ئەو کەسانەی بۆ بازارکردن چوون دواتر تەرمەکانیان گەڕایەوە. لە دوای ئەو کارەساتەوە لە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێک لە هاوڵاتیان و بەرپرسان نیگەرانی خۆیان بۆ کەسوکاری قوربانیان دەربڕی. سەرۆکۆماری عێراق لە تیویتێکدا دەنووسێ ئەمانە نایانەوێ گەلەکەمان بۆ یەک چرکەش بە ئارامی و ئاسوودەیی بژین. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن جەژن لە کاتێکدا دێت کا وڵاتەکەمان خوێنی لێدەچۆڕێت. سەرەڕای ماترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و نەبوونی کارەبای نیشتیمانی پێویست و خراپبوونی گوزەران ناوبەناو تێکچوونی ڕەوشی ئەمنی بەشێک لە شارەکانیشی دێتە سەر. هاوڵاتیان پێیان وایە گرفتی ناوخۆی و دەزوەردانی دەرەکی سەرچاوەی سەرەکی زۆربەی کێشەکانی عێراقن کە تێیدا تەنها هاوڵاتیانی بەژمەینەت تێیدا زەرمەندی سەرەکین.